شاری سۆران ئینشەڵڵا درێژە بە باسەکەمان دێن سەبارەت بە سیستەمی سیاسی ئیسلامی لە دەوڵەتەکاندا دێنە بەشی 10.4 هەرێستا لاولێت لە بەشی 10.4 باسی ئازادی ئابوووریەکانەکەین مافی ئازادی ئابوووریەکان کە دەکاتە 10.4 لێرە باسی ناکەین ئینشەڵڵا لە کەرکووک باسیەکەین. لە کەرکووکەوە دێن باسی مافە خاوەنداری ئابوووریەکانەکەن لێرە تەرکیز ناخێنە سەر سیستەمی سیاسی ئابووری کە خۆی لە خۆیدا مۆزوعێکی زۆر درو درێژە پێویستی بە دیبێتێک کە پێویستی بە وتارێکی تایبەت هەیە بەڵام لێرە گۆشەنیگایەک ئەخەینە سەر پێناسەی یاخود با بڵێین سەمچی مافی ئازادی ئابووری کە ئەویش بریتیە لە مافی پیشەسازی و مافی خاوەنداریەتی و مافی ئەو مافانەی کە ئەتوو بۆ بەرەمهێنانی و بەدەستهێنانی سەرمایەک ئەگریانە بن. لە درێژە باسەکەمان لێن باسی یەکەم ئەکەین کە بریتە لە مافی خاوەنداریەتی. لە باسی مافی خاوەنداریەتی خوای گەورە لە قورئانی پیرۆز چەند ئاەتێکمان پیشاندا کە ئیسەلمێنێت مافی خاوەنداریەتیمان هەیە واتە ئازادی مافی ئابووری کە یەکەم بریتە لە مافی خاوەنداریەتی. لە سوورەتی بەقەرە ئاەتی 279 خوای گەورە دەفەرمێت دوای واستان لە ستوهینە نە زوڵم بکەن نە زوڵمش قبوڵ بکەن و نەستەم بکەن نەستەمش قبوڵ بکەن بەڵکو ئەو سەرمایە هەتانە لەوەیە سەرفی بکەن. واتە لێرە خوای گەورە پێمان دەفەرمێ ئەو سەرمایە هی خۆتانە مادەم تۆ بەدەستی خۆت بەدەستت هینایە ئازادیشی لە سەرفکردنی ئەو سەرمایە بۆیە زۆر بەڕاشکەوانە لەو ئاەتەیە مافی خاوەندارەتی دەرەکەوێت. ولا آية تشتر خوای گەورە دەفەرمێ ولا تأكلوا أموالكم بالباطل سامانی خۆتان لەناوە خۆتاندا بە باڵتڵ مەخۆن بە ناحەق مەخۆن. ئەویش دووبارە بۆمان دەکەرێت کە دەڵێت سامانی خۆتان واتە لێرە دووبارە مافی خاوەندارەتیمان پێدا هەرچەندە ئاەتەکان زۆرن بەڵام بە ئەو دوو ئاەتە بەزن. لە چەمچەماڵەوە دێنە خاڵی دووەم کە بریتیە لە مافی حورمەت پاراستن و وە سنوور نەشکاندنی ئەو سەرمایە کە خۆ هەیتت. خوای گەورە لە زۆر شوێنە لە قورئانە باسی ئەومان بۆ کات کە مان بۆ کە ئێمە زوڵم لە یەکتر نەکەین ناخۆت تەحەدا لە شەڕەف و نەمووس خەڵکی نەکەین لە زۆر شوێنە بەڵام گرنگتر ئەوەیە تەرکیز ئەخاتە سەر ئەو سەرمایە کە فلان کەس یاخود شەخسەکە کەوی کردێتەوە ئێمە لێرەیە دەست درێژی نەکەینە سەر هەتا بگرە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە حەدیثا پێمان دەڵێ سێشتان لەسەر حەرامە کە ماڵە سامان یاخود شەڕەف و ناموس هەیە کە ئەوتان لێ حەرامەوە زۆر میهمە کە پێمان دەڵێت سنوور بەزەی نەکەن واتە سنوور نەشکێنن سەبارەت بەو کەسەی کە سەرمایەی کۆ کردێتەوە هی خۆەتی واتە زۆر تەرکیز ئەخاتە سەر ئەو بارەیە. بەرداوامە بین لە مافی ئابووری و ئازادی ئینسان دێن باسەوەیەکەن کە شەریعەتدا چەند ڕێگەیدایە مافی حورمەتی ئینسان بپارێزرێت. بۆن منە لە ئاەتی یەکەم خوای گەورە باسەیەکە بسم الله الرحمن الرحیم وأحل الله البيع وحرم الربا. ئێمە بازرگانی یاخود با بڵێن مامەڵەمان حەڵال کردووە ڕیباشمان حەرام کردووە. اینجا دێن باسی ئایشی تر دەکەین کە خوای گەورە دووبارە باسی حورمەتی ئینسانەکات وە پێ دەڵێت چۆن بیپارێزن و باسی ئەو سەرمایەکە کە نابێت سنووری بشکێنن. بۆیە خوای گەورە لە سوورەتێکی ترە لە ئاەتێکی ترە پێمان دەفەرمێت ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە
للروزي ورزق ساكك بخون واز حرام بين بو اما دو بارت اخاتو سر اوي او كساني ك بدست خويا رزقي حلال بها كردوا هر اوانش اطوالن بو شوي كاني سرتي بكن اولا سرمتوش بيست اوي نابس نشتيني ام سرمايه بكن كام كسبت السنه لەسەر قەڵاکێتم سۆماڵی ئیزا بەڕێزان ئاەتەکان زۆرن کە خوای گەورە باسی خاوەندارەتی ئینسانەکە کە دەبێت مافی پارێزێ سنوور نەشێندرێت بۆیە لە ئای ترسدا خوای گەورە دەفەرمێت لێتان حەرامە ئەگەر ماڵی یەکتر بە ناحەق بخۆن لە شاری سلێمانی خۆشەویست ئێمە تا ئێستا دوو ئاەتمان هێناوە کە بەڵگەن لەسەرەوەی ئینسان ئەو سامانەی خڕ کردەوە لە ڕێگەی شەریعەتەوە پارێزگاری لێکرێتە شەریعەت پارێزگاری لەو سامانەکە کە ئەم برا یاخود ئەم بەڕێزە کۆی کردێتەوە شەریعەت مەبەستمان قورئان و سونەتە ئینجا لێرانە پێشتر دوو ئاەتمان هێنایەوە ئێستا دێن باسی حەدیثی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە دەڵێت دەستی بەرز باشتر لە دەستی نەزم مانە ئەو کەسەی کە ئەبەخشی باشتر دەستی پانی کردێتەوە کەواتە لێرە دووبارە لە حەدیثەکەی ڕەسوڵ الله ئەومان بۆ دەرەکەوێت کە شەریعەت پاڵپشتی لە سامان کردووە اینجا دێن باسی ئەوەکەین کە شەریعەت زۆر ڕێگری لە سەرمایە کردووە کە چۆن ڕێگری لەوە کردووە خەڵک هێرش نەکاتە سەرمایە یاخود دەدروژ نەکاتە سەر سەرمایەی خەڵک سڵاتان لێبێت لە عەربەتەوە پێشتر لە مەتیقەی گەرمیان بووین ئێستا دێتە مەتیقەی شارە زۆر وتمان سوار بنەما هەیە کە شەریعەت ڕەتی کردێتەوە سنوور بشکێنرێت اینجا لسه صادقة ودين باسي وآتيك كخوي قرد فرمي بسم الله الرحمن الرحيم كي لا يكون دولة بين الأغنياء منكم كواتي كم خل كقدغي بريسيل لكل هناني داراي السامان بدس دولة من ذكاء إنزال لخرمال أحمد عوا دين باسي خال دوما كين كيش خلاتي ديكتوا وخوي قرد فرمي القرآن كيروت والأرض وضعها للأنام إنزال لتفسير آياتك يا أخوي قرد ما بس الأوية والأرض وضعها للأنام كذابين بوقش خلقه نكبو تاك شخصي إلا بيخبري خواش عليه السلام ضل سيشت موشي قشتيا ليكم أو دوم يناقر دايم شوال لورقاء لبياروا بين باسي خالص سيمكين كبريتي لوي نستم بكن نستم شخور بكن اكفا قرد فرمي لا تظلمون ولا تظلمون كعك محمد عفوا يحتاج دين باسي خالي سارم لك لآوي سروا لخالي سارم بدون بوادي كخواي جورا لفرانزور أمام الجودة كتصرف ياخذ سيادروي لمال السامان نكره لتويروا بين باسي آتكاكي أخوي برد فرمين صلى الله عليه وسلم ولا تطيعوا أمر المسرفين الذين يفسدون في الأرض ولا يصلحون لحاجة هو إما
باسی چوار خاڵمان کرد کە ئەم سار خاڵە ڕێگریەکەن لە دەرهاویشتە خراپەکان سەبارەت بە ساماندارێتی و وڵکدارێتی. لەسەر و چاوەوە ڕانیە جگە لەو چار خاڵێک کە باسمان کرد کە ئەوانش نابێت سنوور بشێندرێت. ئێمە تا ئێستا باڵشی زۆر زۆرمان باس کردووە، سادێنشتێکی زۆر زۆر گرنگتر باس دەکەین کە ویش بریتی لەوەی کە هەر ڕەبتە بە مافی ئازادی ئابووری کە هەرچی موسڵمان دەبێت ئەوەی لە مێشکا بمینێ کە ئەو سامانە و ماڵە ئێمە کە دەمێکە باسیەکەین لە سەورانەوە تایرەوە باسیەکەین بریتێ ئەو سامانە هی خۆمان نییە بەڵکو هی خوایە. ئەو سامانەی کە لە بەردەستمانە کاتیە ماوەیەکی کاتیە سەر پێکەین و ئەڕۆین، بەڵام ئەوەی کە دەمینێتەوە هەمیشەیە هەر بۆ خوایە. بۆیە خوای گەورەش لە قورئان زۆر زۆر ئاماژەی بەوە داوە کە ئەو سامانە ئێوەی بەخشن لە ئەسڵدا هی خۆتانی هی خوایە. لە ناو زەرگێڕانیە بەڵگەمان بۆ قسەیە کە پێشتر کردمان ئەوەیە کە خوای گەورە لە قورئان دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم وآتوه من مال الله الذي آتاكم، واتە لەو ماڵێ بەخشن خوای گەورە پێی بەخشێت. ئێستا شاتنە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆشتر خواتان لەگەڵ.